لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینە ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین و بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتە جیاوازەکانی بەرنامەکەمان. بۆ ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆ چەند تەوەرێکی سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکان گفتوگوی لەسەر دەکەین و هەروەها چەند راپۆرتێک و چەند بابەتێکی تایبەتمان دەبێت لەسەر تەوەرەکان پێشکەشی دەکەین. لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا قسە دەکەین لەسەر گرنگیدان با خوێندنی پیشەیەکان ئەو کەسانی کە پێیان دەوترێت کادیری ناوەند پێگەیاندنی کەسانی پیشەیی بۆ بازار بۆ ئەوەی بتوانن ئەم کەسانە لە داهاتوودا کەسانێک بن کەسانی بەرهەمدار بن و بەپێی پێویستی بازار ئەم کەسانە بخرێنە نێو شکار و ئەو شوێن و کۆمپانیا و لایەنانەی کە پێویستیان پێ هەیە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی بە خوێندنی پیشەیی و ئەو کادیرە ناوەندانە دراوە و دواتر لە دوای تەواوکردنی خوێندنی پیشەی چەند هاوکاری کراون بۆ ئەوەی کە ببنە خاوەنی پیشەی خۆیان. لە تەوەری دوین بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر شوێنەوارەکانی هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان چەندی شوێنەواری گرنگ هەیە، بەڵام تاوەکو ئێستا ئەم شوێنەوارانە وەک وڵاتانی جیهان نەتوانراوە بێتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەوەی کا گەشتیە سەردانی و ناوچانە بکەن و بێتە سەرچاوەیەکی گرنگی پێدانی کۆمەڵایەتی و شارستانیات. لە هەمان کاتیشدا لێرە و لەوێ دەبیسترێت کە زیادەڕۆیی دەکرێتە سەر ناوچە شوێنەواریەکان و ئەو کنەوە پشکنینانەی کە و تیمانەی ئەنجامی دەدەن زیاتر تیمی بیانین، هێندە تیمی ناوخۆیمان نییە. لە لایەکی دیکەشەوە هێندە گرنگی بە مۆزەخانەکانمان نەدراوە. لە زۆربەی وڵاتانی جیهان مۆزەخانەکان بە شوێنێکی گەشتیاری گرنگدا دەدرێن و بوونەتە سەرچاوەیەکی داهاتی گەورە لە وڵاتانەدا، بەڵام لە هەرێمی کوردستان بابەتەکە تاوەکو ئێستا بەو شێوەیە نییە. گفتوگۆ لەسەر هۆکارەکان دەکەین، گفتوگۆ لەسەر گرنگی پێدانی شوێنەوار و پاراستنی شوێنەوارەکان دەکەین. لە تەوەری سێمین بەرنامەکەشماندا ئەمڕۆ چلەی هاوکارمان هونەر ڕەسووڵە، پەیامنێری کەناڵی گەلی کوردستان و کوردستانی نوێ کە چ ڕۆژ لەمە پێش لە کاتی خۆپشاندانەکانی شاری ڕانیا هونەر کۆچی دوایی کرد. ئەمڕۆ لە ژمارەیەک لە هاوڕێیانی و ڕۆژنامە نووسان و هەروەها چەند لایەنێکی حکومی لە ناوشاری ڕانیا چلەیەکی ماتەمینی بۆ ڕۆحی پاکی کاکە هونەر ساز دەکەن. لە کۆتادەوەری بەرنامەکەشماندا پاس لە بابەتێک دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوی ئاشتی نێودەوڵەتی شاری سلێمانی وەک شاری پێکەوە ژیان ناوبرد. لە ناو شاری سلێمانی چەند نەتەوەیەکی جیاواز هەروەها چەند ئاینێکی جیاواز پێکەوە دەژین. لە ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی توانیان ڕوویەکی گەشی جوان پێشکەش بکەن. لەوەی کە تاوەکو ئێستا لە ناو شاری سلێمانی بابەتێکی هێندە نەبووە کە پێچەوانەی شارەکانی دیکە و شوێنەکانی دیکەی باشوور و ناوەڕاستی عێراق کە لەسەر بابەتی ئاینی بێت یاخود بابەتی نەتەوەی بێ گرفتێک دروست بوو بێ. جگە لەو بابەتەش کە گرفت دروست نەبووە، پێکەوە ژیانێکی زۆر گرنگ لە ناو شاری سلێمانیدا هەیە کە جێی سرنجی زۆر لە گەشتیاران و جێی سرنجی ئەو کەسان هەیە کە بە تایبەتی لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق سەردانی شاری سلێمانی دەکەن. هەروەها لەو شوێنانەی دیکەش کە لە کەمە ئاینیەکانی وەک مەسیحی و ئێزیدیەکان و کاکەی زەردەشتیەکان ئەو دەرفەتیان بۆ نەڕەخسێنرابێت کە بتوانن بە ئاسانی پەیڕەوی ئاینەکەی خۆیان بکەن. لە شاری سلێمانی بە پێچەوانەیە لە دوایی هاتنی داعشی ژمارەی کەم ئاینیەکان لە ناو شاری سلێمانیە بە حکمی پێکەوە ژیان و بە حکمی ئەو بابەتەی کە شاری سلێمانی باوەشی کردوێتەوە بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لێرە سلێمانی ناونراوە شاری پێکەوە ژیان. ئەمە تەوەرە سەرکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین.
لە زۆربەی وڵاتانی جیهان یەکێک لە بابەتە گرنگەکان بۆ پێگەیاندنی خەڵکی پیشەوەر چ ئەو پیشەوەرانەی کە لە ناو بازار یاخود لە کۆمپانیاکان یاخود لە شوێنەکانی دیکە کار دەکەن بابەتە گرنگەکە ئەوەیە کە ئەم کەسانە لەگەڵ بەهرەکەیان لە هەمان کاتدا بە شێوەی ئەکادیمی بتوانن ئەو بابەتە بخوێنن. پێیان دەوترێت کادیری ناوەند، ئەم کەسانەی کە فێری پیشەی جیاواز دەکرێت و دواتر بە پێ و شوێنانی کە پێویستن پیشەکانیان بۆ دەدێنرێت. لە ناو هەرێمی کوردستان زیاتر ئەم بابەتە سپێدراوە بە ئامادەیە پیشەیەکان، چی ئامادەی پیشەسازی بێت یاخود بازرگانی یاخود گەشت و گوزار بێت، خۆ ئامادەیەکانی دیکە. ئەم ئامادەیانە هەرچەندە قسەی زۆر دەکرا پێشووتر کە بکرێن بە پەیمانگاوە، تاکو ئێستا ئەو پرۆژەش هەیە کە ئەمانە بە فەرمی بکرێنە پەیمانگا بۆی دەرچوانی ئەوە ئەم ئامادەیانە یاخود ئەو کەسانی کە لە پەیمانگا دەرچن برن بە خاوەنی بڕوانامەی دیبلۆم، ئەخاونی بڕوانامەی ئامادەیی نەبن، دوای چاوەڕێی زانکۆ پەیمانگار نەکەن، بەڵکو کە ئەم ئامادەیە خۆم پەیمانگایان تاو کرد داوای دامەزاندن یا هەندێک بابەت نەکەن، ڕاستەخۆ خۆیان بچنە سەر پیشەکانی خۆیان، کە ئەمە گرفتێکی گەورە لە کۆڵی حکوومەتیش دەکاتەوە. کەمتری خوێنکار داوای وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکان دەکات و دواتر داوای دامەزاندن ناکەن، دەچنە سەر پیشەی خۆیان و پیشەیەک دەبێت کە دەتوان بژێوی ژیانی خۆشیانی پێدابین بکەن. لە ناو هەرێمی کوردستان چەند گرنگی بە ئامادەیە پیشەیەکان دراوە بۆم کادیرانی ناوەندە دروست بکەن. دوایەوەی کە کادیری ناوەندیش دروست کرا، ئایا چەند هاوکاری و دەستگرۆیی دەرچوانی ئەو ئامادەیە پیشەیانە کراوە بۆ ئەوەی بن بە خاوەنی پیشەی خۆیان، بۆ ئەوەی کە بن بە خاوەنی بژێوی خۆیان چاوەڕی دامەزاندن لە حکوومەت نەکەن، بۆ خۆیان پیشێک بکەن یاخود چنە کۆمپانیایەک کار بکەن و لە هەمان کاتیشدا ئامادە پیشەیانە چۆن توانیویانە و کادیرانە پێبگێنن، کادیرێک کە بەپی پێویستی بازار بێ، کادیرێک کەوتوانە و لێ هاتوویەی هەبێت. بۆ گفت و گۆکردن لە سەرم بابەتە میوانداری بەڕێز مامۆستا سەرکۆ حەمدی عەزیزمان کردووە کە یاریدەدەری بەڕێوەبەری ئامادەی پیشەسازی سلێمانی کوڕانە بۆ کاروباری خوێندکاران. مامۆستا ڕۆژ باش. سپاس کاکە ڕەبین، بەیانێکی گەش و ئاسوودە بۆ ئەوەی ئازیز بۆ بینەرە خۆشەویستەکان بۆ کارمەندانی پشتی کامێرەکە ئەرکوماندە بوونیان کردوتە سەرشانیان. سپاس بۆ ئێوەش. من دەستخۆشی ئەم تەوەرەت لێ دەکەم، بەڕاستی پێم خۆش بوو ئەم تەوەرەت بزواند کاکە ڕەبین. ئێمە وەکو ئامادەیە پیشەیەکان چەند ساڵێکە کۆمەڵێک گرفت کلەپچەی کردوتە دەستمان لە ناو بەشەکانە. هەموو ئامادەیەکی پیشەیی پێکاتوە لە کۆمەڵێک باش قسم کە هەریەکی و پسپۆرێکی خۆی هەیە. یەکی لەو گرفتە زۆر گەورانی کە تووشمانە بێت کەمی کەرەستە و کەلوپەلە لە ناو بەشەکانە بۆ ڕاهێنانی خوێندکاران. ئەمە یەکێکە لە گرفتەکان. ئەوەی چەند ساڵێکە ئەیبینین بەهۆی وەرشەتان هەیە، وەرشەمان هەیە، بەڵێ وەرشەمان هەیە، هەر ئامادەیەک کۆمەڵێک وەرشەی هەیە. یەکێکی تر لە گرفتەکان نەبوونی مامۆستای پسپۆر، ئەوەی کە ئێستا لە وەرشەکانە ئەیبینی هەمووی ئەو مامۆستا بەڕێزە ماندوانن کە لە ساڵەکانی هەفتا و هەشتایە دامەزراون، یاساوایان لێکە ئێستا وردە وردە نزیکە بنەوە لە خانە نشینی. ئەمە ژێکێکی ترە لە گرفتەکانمان. گرفتێکی ترمان هەیە، ئێمە گەربین سری ئامادەیە پیشەیەکان بکەین وەکو مەکتەبەکانی ترنین، وەکو خوێندنگەکانی ترنین لە هەموو کوچە و کۆڵان و شار و لادیەکانە هەبن. نەخێر، ئامادەیە پیشەیەکان تەنها لە ناوەندی شارەکاندا هەن، لە ناوەندی قەزاکاندا هەن. لەبەر ئەوە ئەگەر تۆ بتوێت تەلەبێشی دەرەوەی شار بێت لە خوێنی پیشەی بخوێنەوە خوێنی پیشەی تاوکە، پێویستی بە دەرماڵەیەکە مانگانە بۆی سرف کرێت. ئەمە بەشی ناوخۆیتان هەیە؟ بەشی ناوخۆیی نەخێر نییە. ئێمە زۆر تەلەبەمان هەیە ئێستا لە عربەتەوەیەت یا لە پیرەمەگرونەوەیەت کە سوکارەکەی ئەوەی مقابلەمان کردووە، ئەڵێ مەجبورین لەبەر ئەم ماڵەکەمان بجێزینەوە بۆ ناوەندی شارەکە بۆی خوێنیکی پیشەیی تەواوکە و بەهرەیەک پێک بێنێت و دوکانێک یا مەعمەلێک لە کارگەیەکە بتوانێت لە بوارەکەی خۆیان. بودجەتان هەیە ساڵانە بۆ کردنی پێداویستیەکان؟ ساڵانە هەیە. ئێوە خۆتان ئێستا لە ئامادەیی پیشەسازی سلێمانی چەند بەشتان هەیە؟ کاک ڕەبین، ئێمە ئامادەی پیشەسازی سلێمانی کوڕان پێک هاتووە لە 3 بەش، بەشی میکانیک، بەشی دارتاشی، بەشی کانزاکان. بەشی کانزاکانمان خۆی لە 2 بەشە بینێتەوە، ئاسنگەریە زایدن ئەلەمنیۆم و
پلاستیک PVC ئەمەی دەرگا و پەنجەرێکە لە هەموو شوێنەکەکە بۆ سێ بەشی بەڵام ئەم بەشانە پێویستیان بە ئیدامەکردنە پێویستیان بۆ یەکە مەواریان بۆ دابین بکرێ ڕاستە من حەزەکەم لەم تەوەری جنابتەوە سوپاسی ئەو بەڕێزان نەکەین کە هاوکارمان بوون بە تایبەتی مەکتەبی دارایی و ئیدارەی گشتیشتی نیشتیمانی کوردستان زۆر دەستخۆشیان لێەکەین هەچ کاتێک چوبین بەردەرگامان لێگرت بێتین بەرگەرگامان لێگرت بێتن دەستیان نەناوە بە ڕوومانەوە بەڕاستی بودجەیەکتان لە بەردەسای ساڵاندا لە وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان پێتان بچووکە و پێویستیان بەکڕینی مەواد هەیە ئەمەوادانە بۆ ڕاهێنانی خوێندکارەکان بەڵێ کاک ڕێبین بودجە ئامباردەکراوە بۆ ئامادەیە پیشەکان بەڵام بەپی پێویست دین ینی ئیشەکانی مکڵی ئامادی پیشەیی جیاوازە وەک لە وەرشەکانی کە لە ناوەندەکانی قوتابخانەکانە هەیە ئێمە تەلەبەکەیە لامان فێری ئیشی گەورەیەکەین ساڵی یەکەم ڕاهێنانە لەسەر ئەو کەلوپەلانیکە لە بەردەسیاتی ساڵی دوم دەستەکات بە دروستکردنی هەموو ئەو کەلوپەلە گرنگانی کە لە ژیانی ڕۆژانی مرۆڤ بەکار دێت بەڕاستی ئەمەش بودجەیەکی باشەوێت ئێمە ڕاستە ساڵانە لەوتەی ڤایرۆسی سەردەم هاتوۆتە ئاراوە پێشانگاکان ڕاجیاون ساڵانە ئێمە پێشانگامانەیە پێشانگاکان بریتین لە عڕزکردن و فرۆشتنەوەی ئەو کەلوپەلانی کە خوێنکار خودی خۆی بە لەست و بازوی خۆی دروستی کردووە ئەمە ئەفرۆشێتەوە کە ئەفرۆشێتەوە ئەرێتەوە دیسانەوە بە مەواد بۆ ئەو بەشە یعنی ئەمەرێتەوە بە مەواد بۆ بەشەکە خوێنکارەکە دیسانەوە بەکارهێنێتەوە باش مامۆستا سەرکۆ ئەو کۆمپانیا و شوێنانەی کە یاخود کەسێکە بێوێ کارێ بکات ئێوە ئەو کۆنتاکتتان دروست کردو بۆ دروستکەن ئەو دواتر لەوە پرسم بەڵام سەرەتا پرسیارە جەوهریەکە ئەوەیە ئەو کەسێک کە لای ئێوە دەرئەچێت توانای ئەوەی هەیە کە خۆی بێ بە خاڵۆن و لە دارتاشی بێ ئەتوانێت دوکانێکی دارتاشی بۆ خۆی بکاتەوە ئەگەر بۆ نمونە لە ئاسنگەری بێ دوای ئاسنگەر بێت ینی ئەو توانایی هەیە کە کەسێک دەرچووی ئامادەی پیشەی بێ ڕاستە خۆ دەستکا بە پیشەکەی توانیتان ئەو کادیرانە پەروەردە بکەنەوە کاک ڕەبیت پرسیارەکەت زۆر لە جی خۆیەتی ئێمە ئەو دنگیان ئەو خوێنکارانی کەیەتە بەشەکانی ئێمە ئەخوێنێ بە فعلی فێری ئیشەکە بێت ئەمەش کەوتوتەوە سەر ڕەغبەری خوێنکارەکە خۆی یعنی خوێنکار هەیە پێشوی بێتە ئامادەیە پیشەیەەکە ئێمە کە چاوپێکەوتنی لەگەڵاکەین ئەڵێ لە دەرەوە فڵان ئیشم هەیە هەمان ئیشم هەیە حەزەکەم بێمەوە بۆ هەمان بەش یعنی کە لای ئێمە تەواو ئەبێت تەواویەکە و دەرئەچێت ئەبێ بەکارێکی پێشکەوت و چالاکی زۆر باش بڕوات بێ کاک ڕەبین ئێمە هەندێک جار سنعەتکارەکەی بازار هەندێک شتیان کە لێ ئاسێ بێت هێت پرسیار لە مامۆستاکانی خۆمان نەکات چونکە ئێمە لای ئێمە بە عیلمی فێری پیشەکە بێ نەک هاکەزایی چوو بێتە بەردەم وەستایەکی بازار و ڕۆژانە ئیشێک بە بڕێک پارە ئیشی لاگەوە مەرجە کەسێک بەهرەیەکی خۆی تێدا بێت بۆ نمونە بە PVC ئەو بەرهە خۆی بتوانێت ئەم بابەتە بکات لە هەمان کاردا ئەکادیمیەکەشی بخوێنێ لە هەندێک لە وڵاتانی جیهان کراوە بە مەرج ینی تەنها ئەوە نییە کە تۆ بڵێ من پیشەکە زانم تەواو ئەبێت بڕوانامێکی ئەکادیمیشت هەبێ ئیتر لە وەستایەکی دارتاشی بێ بۆ ئاسنگەری تەنانەت وەستای بەرناو و ئەو کرێکارانەی کە لە خان و لە شوێنەکان ئیش دەکەن زۆر جا بڕوانامە ینی یەکێکە لە بابەتەکان بە تایبەتی ئەگە لە کۆمپانیا گەورەکان ئیش بکەن ئێوە ئیشتان لەسەر ئەوە نەکردووە کە بۆ نمونە پیشەوەرەکانی ئەمەی کە سپەی دووست بێ مۆڵەت وەرەگرێ دەرچووی لای ئێوە بێ اینجا بتوانێت ئەو مۆڵەتی پێ بدرێت بۆ ئەوەی کە دەرفەتێکی کار بۆ ئەم کادیرانی خۆتان بڕستێنن ڕێبین ئێمە گرفتێکی زۆر گەورە کە ساڵانە تووشمان ئەبێت بۆ لێچوانی بەشی پیشەیەکان خوێنکارانی پیشەیی نەبەستنەوەی خوێندنی پیشەیە بە بازارەوە ئەم خوێنکارە ئەگەر تاویکە لای ئێمە بچێتەوە سەر کارەکەی خۆی لە بازارە کارێکی زۆر باشە ئەمەش پێویستە لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی پەروەردە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئەم هەلە بڕەخسێنێت بۆ ئەم خوێنکارە دەرچووی پیشەیە بۆی بە بازارەوە ببەستێتەوە هەلی کاری بۆ بڕەخسێت ئەمە نەکرێت لێرەیە خوێنکارەکە تموحی زیاترە بەوەسە چێت لە هاوکاریکردن ینی ئەگەر بۆ نە من لە بەشی دارتاشی تەواو بکەم یا بەشی کانزاکان تاوکە بەشی ئۆتۆمبیل کارەبار لەمانە خۆم چون دوکانێ بکەمەوە گرفتەکە چی ئەگەر خۆم ئێستا هەموو وەزارەتە پەیوەندیدارەکانی وەنتێرێم پەیوەندیان بە کەرتی تایبەتەوە هەیە هەموو کەرتێکی تایبەت ئێستا ئەو بوارانەی تێدایە کە خوێنکارەکانمان لای ئێمە خوێنێت
مەبستم ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە هەوڵێکی بۆ بات لەو کاتە تایبەتانە دامەزێت کارێکی باشە بۆ خوێندکارەکانمان ئەمە ئەوە ئەگەێنێ قسەکەم تەواو نەکرد ئەو کاتە ئەو زەختە لەسەر خوێنی باڵا و پەیمانگاکان و زانکۆکان نامێنێت ئەگەر خوێندکارەکە لە بوارەکەی خۆیاوە دوایەوە دەرچێت لە زانکۆ پەیمانگا داوای دامەزاندن بکە چاوەڕێ حکوومەت بکە خۆی چێتە سەر پیشەی خۆی ئێوە خۆتان تا چەندەوە کۆنتاکتە بۆ نمونە ناو شاری سلێمانیە ئەگەر کۆمپانیایەک بۆ نەبینایەکی گەورەی وەرگرتووە یان پرۆژەیەکی وەرگرتووە بێوێ ئیشە دارتاشیەکانی یاخود پیVCەکەی یاخود ئاسنگەری هەر بابەتێک بێ لەم جۆرانە کارەباکەی لە وازان ئێوە بەشی کارەباتان ێ بەڵام ئەمە دەوێت پیشەسازیەکانی بەشی کارەبایان هەیە بەڵێ بیانوێ ئەم کارانە بکەن ئێوە کۆنتاکتان لەگەڵ کۆمپانیەکان کردو ئێوە ئەم بابەتانە وەربگرن و خوێندکارەکانی خۆتان و مامۆستاکانی خۆتان بیکەن بێتەوە سەرچاوێکی داهات بۆتان هەم خوێندکارەکانیشتان باشتر ڕادەیەنن هەمە بێتە دەرفەتێکیش بۆ ئەو کۆمپانیا ئەگەر بۆنمە کەسێکی لێهاتوو بینە دواتە دایمەرزێنێ کاک ڕێبین ئێمە یەک چشەیە ئێمە پاڵپشتمان نیە یعنی ئێستا هەر ئەوەندە فریای ئەوواکەین خوێندنگەکە خوێندکارەکانمان لە خوێندنگەکە پێ بگەین و 3 ساڵەکە و بەشەکەی پێڕام بەڵام ئەگەر یەکێک هەبێت دەستت بگرێت چمکێکی لەگەڵا بگرێت و بێت ئەمە بۆ بکار لەگەڵ تا ئێمەش هەڵبەت پاڵپشتێ بین و لەگەڵ یان چونکە چۆن بگیرێنی چیتان بۆ بکەن چەندەها جار ئێمە هەوڵمان ناوە ئەم خوێندکارانەمان ئەگەر لە زانکۆ و پەیمانگاکانە وەرناگیرێن با لە بوارەکەی خۆیان ئیشیشی بۆ بکرێتەوە هاوارمان کردو بۆیان چون بەردەرگامان لێکرد کەس نایەت بەدەمتەوە بەستم چۆن ینی ئەم چونکە بۆ نەتۆ کۆمپانیایەکە مەشروعێکی وەرگرتووە مەبەست ئەوەی لانی پەیوەندیدا بۆ نمونە ئەگەر پەیوەندی بۆ وزارەتی شارەوانیەوە بەیان ئاوادانکردنەوە بێیان هەر فەرمانکێکی ببێ کە ئەمە یاوە بە مقاولەکە ئیجباری بکات بۆ نمونە کۆنتاکت لەگەڵ ئێوە بکات بۆ مەسلەی PVC و دارتاشی بابەتەکانی وەزارەتی پەروەردەی کۆنتاکت لەگەڵ وەزارەتی پەروەردە بکە کە هەلی کار بۆ ئەم خوێندکارە بڕەخسێنێت مامۆستا سەرکوب ببوورە مەبەستم ئەوە بوو ئێستا ئێوە خۆتان خوێندکارەکەتان لەسەر داتاشی ڕادەهێنی لەوانەیە لە قۆناغی یەکەم تۆزێ قورس بێ کەسە بچێت ئیش بکات بەڵام قۆناغی دووەم و سێمتان لەوانەیە فێربوو بێ ئەم کەسە دارتاشی بکات ئەگە سبەی دووز بێ بۆ نمونە کۆمپانیاکە من بینایەکەم وەرگرتووە ئیشە دارتاشیەکەی بۆ ئیشی PVCەکەی ئیشی ئاسنەکەی ئیشی کارەباکەی ئێوە کۆنتاکتی لەگەڵا بکەن ئێوە عقدێکی لەگەڵا بکەن گرێبەسێکی گەڵا بکەن ئێوە ئەم بابەتانە جێبەجێ بکەن چێ وەستا و کرێکەزانی کێشەکە چێکا ڕێبین ئێستا تۆ ساحب مەشروعێک بێنیت بڵیت ئەمە تەلەبیکی منە ئەکادمیە وا دەچوارە ڕەنگە سیقی بە ئیشەکەی نەبێت کێشەکە لە وایە بۆ سیقی بە ئەمە بەستی ئەوەیە ڕەنگە بڵێ ئەمە 3 ساڵە لە بوارەکەی خۆیان ئیشەکە بەڵام ئەو دڵتەمینە بێت ئەڵێ کابرا وەستایەک 30 ساڵە ئیشێتی ژنا ناچێت تەلەبیشی لەگەڵ ئەوە مامۆستایەک سەرپەرشتیەکە کەویش ئەزبوونێکی گەورەی لەگەڵ ئەوەشا من لە سەردای بەنامەکەوتم کاکڕێبین ئەم تەلەبانێ لای ئێمە کە تەواویەکە ئەتوانم بڵێم کادیرێکی پیشەیی زۆر چالاکی بەتوانای لێ دەرەچێت یعنی بەبێ هیچ کەم و کوڕیەک وامان لێ هاتووێ مەساڵانە کاک ڕێبین کە لە پۆلی یەک لە مەرحەلیدا کە دەرەچێت ئیتر لە پۆلی 11 و 12 واز لە تەلەبەکەیەنی خۆی ئەچێتە سەر ئامێرەکان باش مامۆستا با بەباتەکە بە شوەیەکی دیکە شرۆڤەی بکەین و قسەی لەسەر بکەین ئەگەر بۆ نمونە ئەم کۆمپانیانە ئەوەندە سیقەیان بە ئامادەیە پیشەیەکان نەبێ بە شوێنە ئەکادیمیەکە نەبێ گرفتەکە لای ئێوەیە کە ناتوانن ئەم کادیرە گەورانە پەروەردە بکەن یاک ئەوەیە کە ئێوە ئیشێکتان پێدراوە و نەتانتوانیوە ئیشەکە بە باشی جێبەجێ بکەن یان نا کۆمپانیاکە بابەتەکە ئەوەیە کە ئیجبار نەکراوە کە گرنگی بەم ئامادەیە پیشەیانە بدرێ ئەگەر بێت و بۆ نمونە یاسایەکی لەو شێوەیە دەربکرێت ڕێنمایەک لەلایەن حکوومەتەوە دەربچێت نووسراوێک دەربچێت کە بڵێ ئەگەر کۆمپانیاک ئیشێکی لەو شێوە گەورەی هەبوو بۆ پێگەیاندنی کادیرەکانی خۆمان لە ئامادەیە پیشەیەکان ئیجباری بکات کە گرێبەست لەگەڵ ئێوە بک بۆ ئەم ئیشە وردەکاریانە جێبەجێ بکە خەلەلەکە لێکوایە ئێوەن بابەتەکە پەیوەندی بۆیە نەتانتوانیوە لەبەروی مواد و بابەتی پێویستان لە بەردەسابێت کادیرەکە باشی پەروەردە بکەن یا بێ حکوومەت کۆمپانیاکە ئیجبار بکات کاک ڕەبین من دڵنیا هەموو کەسێک دڵنیاکەمەوە ئەو خوێندکارانی کە لای ئێمە دەرەچن دڵتەمین بێ لەوەی بیباتە سەر ئیشێک
وەک ئەوەی کە وەستایەکی بازار لە بازارەوەی نابێژەکەی بووکە بگرێ زۆر زیرەک و زۆر چالاکتر ئیشەکەی بووکە وامەکو جەنابەت فەرمووت فعلەن پێویستە لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بڕەخسێنێت لەگەڵ کۆمپانیەکانە و زایدەن ئەو پەیوەندیە لەگەڵ وەزارەتی تەربیە دروست بکات بۆ هەلی کار وادارین ئەو بابەتە خۆشتان بیجوڵێنن بۆ ئەوی بێ بە یاسایەک چ لە پەرلەمان دەربکریا خۆ ڕێنمایەک لەنە حکوومەتەوە دەربچێت بابەتێکی گرنگە بێ بۆ گرنگجیدان مامۆستا سەرکۆ دواتر دەگەڕێن بۆ گفتوگۆی زیاتر راپۆرتێکمان ئامادەیە لەسەر گەنجێکی دەسڕەنگین بە ئەو راپۆرتە بین و دواتر قسەی زیاتر لەسەر بابەتی پیشە دەستیەکان و چۆنێتی گرنگی پێدان و وا بکەین کە بێتە سەرچاوێکی داهات بۆ خۆمان. بە تەختەی کوان کەلوپەلێکی تازە بەرهەمدێنێت. پاش ماوە فڕێدراوەکان دەکاتەوە بە بەرهەمێکی نوێ. من ماوەی چەند ساڵەکەم کارەکەم تەختەی کۆن وەرئەگرم پاکیانەکەم و چاکیانەکەم شی لێ دروستەکەم بە پێی داواکاریەکان بۆ نمونە سیستەمە کورسیە مێزە تەپڵەکە ئەوەی کە داوا بکرێ من لێرە دروستیەکەم ئەم ئیشەی من هەم سوودێکی مادی هەیە بۆ من هەم سوودێکی شێ بۆ ژینگە کە ناڵە ژینگەکانمان پیس ببێت و هەست کەسێکیش دارەکە هیوادارم ئەو دارانە فڕێ نەدرێ بهێنرێت هەم سوودەکە بۆ منە و هەم بۆ ئەوانیشە. دەسڕەنگینەکەی بۆتە هۆکاری دابینکردنی بژێوی ژیانی. کارەکەم کارێکی باشە ئەتوانم بژێوی خۆمی پێ بەدابین بکەم کرێ خان و کرێ دوکان هەلە سەرم ئیشەیە سپاس بەخوای گەورە ئیشەکەم وە بەتەمام ئینشەڵڵا شوێنێکی گەورەتر بگرم و پەرەی پێ بم و چەند کەسێکیش لای خۆم دابنێم هەتا ئەوانی سوودمان بدن لە ئیشەکەم. هیوادارم ئەم ئیشەی منیش بێتە پاڵپشتێک بۆ گەنجانی شارەکەم کە بەکەم ڕازی بن ئینشەڵڵا بە زۆر ئەگەن نیش بیدایەت هەروە بووم. بە تەختەی کۆن کورسی و مێز و سیسەم و چەندین کاری جوانکاری ماڵان دروست دەکات. پیشەی دەست لە هەموو قۆناغێکدا کارێکی گرنگە وە جێگەی بایەخی وڵاتیانیشە. ئەوە تا پیشەوەرێک لە ڕێگەی پیشەکەی خۆیەوە بژێوی ماڵ و منداڵەکەی دابین دەکات. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمان. مامۆستا سەرکۆزام ئەوەی کە بینیمان خوێنکاری ئەوێ قسەکەی من ئێستا هاتەدی ئەوەی چکە لە خوێنکارەکانی ئامادەکەی ئێمە کاکە ژاکۆ ئیبراهیم وابزانم دەرچووی ساڵەکانی 2014 ئەگەر هەڵە نەبم یا 15 لە بەشی داتاشەکەی ئێمەی تاواگەدەوە دەستی ماندوو یەوشم و هیوای لە هیوام لەش ساخێ بۆی دەستیەوەش خۆش بێ دیارە شوێندەستان دیارە بێ ئەگەر بابەتەکە گەر لەوانەیە هاوکاری زیاتر بکرێن ئەگەر ئەو بابەتە بچەست پێنرێت هەم ئەبێ بێتە بژێوەیەکی ژیان هەم کۆمەڵێک گەنجیش ئەکەونە سەرکار و کارێکی ئەکادیمیش ئەوێت ینی بابەتێک نابێت تەنها لەگەڵ ڕێزمان بۆ کەسانی کە پیشەوەرەکان فێر بوون مامۆستا بابەتە گرنگەکە ئێستا قسەکە لەسەر ئەوەیە ئێمە ئەتوانین پشت بە پیشەوەرەکانی خۆمان لە ناوی وڵاتی خۆمان بەستین چی دیکە نەچین مۆبیلیات بۆ نمونە لە تورکیاوە بێنین بابەتی دیکە بچین لە چینەوە بهێنین ئەتوانین ئەم کادیرانە توانای ئەوەمان هەیە کادیری لەو شێوەیە پەروەردە بکەین ئەگەر دەستگرۆی بکرێن ئیتر بۆ نمونە لەم تەختە و لەم قەنەفانە و لەم بابەتانی کە بۆ نمونە لێرە لەم ستۆدیۆ و لە ماڵەوە و لە شوێنەکانمان هەمانە پشت بە خۆمان بەستین کاک ڕێبین ئەمەی کە ئەم خوێنکاری ئێمە بەشی دارتاشیە باشترین نمونە بوو بۆ پرسیارەکەی جەنابەت ئەو تەلەب ئەو خوێنکاری کە لای ئێمە دەرەچێ 100% ئەوەی کە لە بازاڕەکانی دەرەوە هاوردی هەرێمی کوردستانەکە موادی بۆ دابینکە ئەو خوێنکارەش ئەتوانێت ئەوە بکات لە هەموو بابەتەکان خەڵکی دەسڕەنگین و بەتوانە لە هەموو بابەتەکانە چونکە ئەوانی کە لای ئێمە دەرەچن مامۆستای پسپۆر وانیان پێڵێت
نازانانی بابەتەکە ئێستا ئێمە کەسی پیشەوەری باشمان هەبێ و دەستڕەنگینمان هەبێ و مادەی خامی باشمان هەبێ لە ناو کوردستانی خۆمان و ئەم هەموو بابەتە هەیە کەواتە شوێنێکمانەیە کۆیان کاتەوە بۆ ئەوەی تر پشت بە خۆمان کێشەکەمان ئەوەیە شوێنەکە نیەویچێک نییە دەستیان بری و کۆیان کاتەوە دوادار بلانی پەیوەندیدار گوێ لە بابەتەکە بێ هەمە بێتە سەرچاوێکی داهاتیش بۆ ئێوەیانی سپێدوز بێ لەوانەیە چاوەڕێی دەستی وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیرانیش نەکەم بڵێم بودجەمان بنێ پێش بەرنامەکە من نمونەیەکم بۆ هێنایتەوە خوێندکارمان هەبووە لەو بەشی دارتاشیە نەیزانێ هاتوۆتە بەشەکە لەسەر ڕقبەتی خۆی نەیزانانی و چەکوش بگرێ بەدەستەوە ئێستا معمەلێکی بۆ خۆی ئیمکانێتی ئەوەیە بۆ کە معمەلێدانی معمەلێکی داناوە خوانی بڕێ حسابی خۆی نازانێت باش مامۆستا بەرنامەکەم بڵێم ببوورە تەوەرەکەم بەرەو کۆتا ئەڕوات ما قسێک لەسەر وەرگرتنی خوێندکارانیش بکەین لای ئێوە کاک ڕێبین ئێستا هەرچەنە بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە چاوپێکەوتن و وەرگرتنی خوێندکاران ئەمساڵ تۆزێ دواکەوت وەک چۆن نەبینین داوامیش دواکەوتووە ئێستا گەرمی چاوپێکەوتنە لەگەڵ خوێندکارانی پۆلی نوێی بنەڕەتی ئەوانی کە بە ئارەزوومەندانە یەتە ئامادەیە پیشەیەکانی خوێنە ئەو خوێندکارانەی تێنە لای ئێمە ئارەزوومەندانە خۆی بەشەکەی خۆی هەڵەبژێرێت ئەوەی کە گرنگە بۆ ئێمە و لە ئامادەیەکە ئەم خوێندکارە پێویستی بە جەستەیەشی پتەوە و هیچ نەقسێک لە شولاریانە بێت چووکە ڕۆژانە بەردەوام لەسەر کە مکاینە کارەباییەکان ئیش دەکات. سپاس بەڕێز مامۆستا سەرکۆ حەمدی عەزیز یاریدەدەری بەڕێوەبەر ئامادەی پیشەسازی سلێمانی کوڕان بۆ کاروباری خوێندکاران سپاس بۆ ئێوەکەڕێبین دەستخۆشیتان لێکەم دووبارە دەستی ماندوی ئەو کارمەندانی پشتی کامێرا دەکوشم زۆر سپاس دووبارە زۆر سپاس دەستت خۆش بێ ناوبڕێ کۆرەگرین و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن سەرتەوەری دۆمی بەردامەکەمان. لە تەوەری سەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین تەوەری دووهەم ببوورن گفتوگۆ دەکەین لەسەر گرنگیدان بە شوێنەوارەکان لەناو هەرێمی کوردستان بێژوێکی گەورە و دێرینمان هەیە شارستانێتێکی گەورەمان هەیە چەندین ناوچەی شوێنەواری گرنگمان هەیە شوێنەوارانە تاوەکو ئێستا ئەو کنۆپشکنینانەی کە ئەنجام دراون زیاتر ئەو کنۆپشکنینانن کە لە لایەنی دەرەوە واتە تیمی دەرەوە زیاتر هاتوون کەمترین کنەوپشکنین لە لایەنی تیمی ناوخۆیی کراوە و لە هەمان کاتدا نەتوانراوە ناوچە شوێنەواریانە ببنە سەرچاوەیەکی داهاتی گرنگ بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران مۆزەخانەی گەورە بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم گەشتیارانە بە سەردانی بکەن لە زۆربەی وڵاتانی جیهان گروپە گەشتیاریەکان کە دەچن بەرنامەکان بۆ شێوە بۆ ڕێکخراو کە دەچن لێو مۆزەخانەکان من زۆر جارە قسەیەم کردووە لەناو شاری سلێمانی لە شقامی سالم لە سەهۆڵەکە بەشی زۆری گەشتیارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق لە ڕابردووە ڕۆژهەڵات گەشتیارەکانی دیکە کە دەهاتن دێنە ناو شقامی سالم بەڵام ناچن لەسەر مۆزەخانەی سلێمانی لەسەر شقامی سالمە نەچراو مۆزەخانەکە پەیوەندی بە گرفتی
ئەمە شوێنەواری هەیە کە نەمانتوانی وە بیکەین بە سەرچاوێکی داهات پەیوەندی بەوەی هەیە کە گروپە گەشتیاریەکان کۆمپانیاکان ئەم گەشتیارانە نابنەوە شوێنانە هەر بابەتێک بێ پێویستە ئەم گرفتان چارەسەر بکرێن بۆی بن سەرچاوێکی داهاتیش و لە هەمان کاتە بتوانین مێژوو شوێنەوار و شارستانەتی خۆمان بە هەموو لایەک بنەسێرین با قسە دەکەین لەسەر پاراستنی شوێنەوارەکانمان با میوانداری بەڕێز دکتۆر کەیفی مستەفا عەلی بەڕێوەبەری گشتی شوێنەوار لە وەزارەتی شارەوانی و گەشتوگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستیدیۆکانمان لە هەولێر لەگەڵمانەیە. دکتۆر ڕۆژ باش سەرەتا بابەتەکە ئەوەی کە سنجڕاکێشە لای من ئێوە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار ئەمە تا چەند دەستی گرتوون لەوەی کە ینی نەتوانن زۆر ڕێکار هەیە جێبەجێ بکەن لەوەی کە ئەنجامدانی کنەوە پشکنینەکان لە بابەتی ئەوەی کە ئێوە دەستکراوە بن بۆ پاراستنی شوێنەوارەکان پۆلیسی شوێنەوارتان تاوەکو ئێستا نییە بۆ تاوەکو ئێستا بیر نەکراوەتەوە لەوەی کە شوێنەوار تەنها بەڕێوەبەراتێکی گشتی نەبێت دەستەیەک بێ یاخود وەزارەت بێت لە زۆربەی وڵاتانی جیهان وەزارەتە. برایتان باش من برایتان باش بێگومان وەکو لە سەرەتا ئاماژەت پێدا وەزارەتی شارەوانی و گەشتوگوزاریان ئێمە سەر بە وەزارەتی شکە بین ئەوە ڕێگرنیە لەوەی کەوا دەستی ئێمە بگرێ بەڵام بێگومان ئەگەر شوێنەوار بەراورد بکەین بە دەوڵەتانی دەور و بەرمان و دنیای دەرەوە کە گرنگی بە شوێنەوار دەدەن و شوێنەوار ڕۆڵ و پێگەی خۆی هەیە ئەگەر دەستەیەک بێ سربەخۆ بێ و دەسەڵاتی هەبێ و بتوانین لە کاتی پێویست بڕیاری پێویست بدات ئەوە باشترە بەڵام ئەگەر لە ڕووی یاساییەوە پەیوەندیەکی یاسایی لە نێوان ئێمە وەزارەتی شارەوانی هەبێت لەوانەیە لەو قۆناغەدا باشتریش بێت بۆ ئەوەی کە وەزارەتی شارەوانی هاوکار و هەواهەنگ بێ و هەروەها کۆمەڵێک ئیلتیزامات بکرێتە سەر وەزارەتی شارەوانی بە تایبەتی بۆ گەڕەک کەلەپوریەکان و خۆشبەختانە ئێمە لەو دوایان لەگە بەڕێز جەنابی وەزیر وەلەگەڵ ئەنجومەنی وەزیران بڕیاری ئەوە درا ینی بڕیاری پێویستی ئەوە درا کە خانووە کەلەپوریەکان کە مەژمارەش زۆر خانوو کەلەپوریمان هەیە لە سەرجەم شار و شارۆچکەکان بێزگە لە خانوو کەلەپوریەکان دوکان و بینای کەلەپوریش ئەوانە بە هاوکاری لەگەڵ شارەوانی پەیوەندیداری شارەکان قەرەبووی خاوەن مولکە کەلتوریەکان بکرێتەوە بەوەی کە پاسە زەویان بدەنێ. ئەوە لایەنێکە لایەنی دووەم بێگومان یعنی ئێمە وەکو شوێنەوار لە هەرێمی کوردستان تا ئێستا یاسایەکی تایبەت بە خۆمان نییە کار بە یاساکانی کارپێکراو لە عێراق دەکەین و بە تایبەتی یاسای ژمارە 59 ساڵی 1936 کە ئەو یاسایش لەگەڵ ئێستادا گونجاو نییە بەڵام خۆشبەختانە ئێستا لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک پەرلەمانتاری بەڕێز لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان کار لەسەر ئەوە دەکەن کە یاسایەک بۆ شوێنەوارەکانی هەرێمی کوردستان دەرچێت و هیوادارین ئەو یاسایە ڕنگدانەوەی واقعی ئێستا کە ساڵی 2020 و بە عقلێکی مۆدێرنانە و عقلێش سەردەمیانە کۆکو ئەو ئاماژەت پێکرد کە مۆزەخانە لە شەقامی سەهۆڵەکەیەکە یەکێکە لە مۆزەخانە هەرە دەوڵەمەندەکان و لەسەر ئاستی عێراق دووەم مۆزەخانەیەوە لە سەر ئاستی ناوچەکەش یەکێکە لە مۆزەخانە هەرە پێشکەوتوەکان لە ڕووی دەوڵەمەندی لە پارچەی شوێنەواری و هەروە لە قۆناغە جیاوازیەکان مێژووی شوێنەوار و کەلەپور لە ناوچەکە بتوانین بەو شێوەیە یاساکە بنووسینەوە کە مۆزەخانەکان ببنە ئەونا بێزگەل لە ناوەندی پاراستنی پارچەی شوێنەواری ببنە ناوەندی دیراسات و هەروەها ناوەندێک بۆ بەدەستهێنانی داهاتی زیاتر بۆ هەرێمی کوردستان. دەربارەی ئەوەی باس کرد لە سەرەتای قسەکانت ئاماژەت پێدا ئێمە لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە پەیوەندیی زۆر باشمان لەگەڵ زانکۆ و پەیمانگا پسپۆریەکانی بواری شوێنەوارناسی هەیە لەسەر ئاستی دنیا لەسەر ئاستی هەموو ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دیکەش کە ماوەی زیاتر لە 12 ساڵە لێرە بەیەکەوە کار دەکەین لە بوارە جیازیەکانی شوێنەوار و هەروەها هەڵکۆڵین و ڕوپێوی شوێنەواری
هەروەها بواری ئیدارەدانی مۆزەخانە و چەندین خوڵ و ڕاهێنان هەم لە ناوەوەی هەرێمی کوردستان و هەم لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ کارمەندەکانمان و لەسەر شوێنەوارەکانی هەرێمی کوردستان ئەنجام دراون کە ئەوانە بێگومان بوونەتە سەرچاوەی دەوڵەمەندکردنی معریفە و هەروەها زانستی شوێنەواری لایەن کارمەند و شوێنەوار ناسانی ئێمە. دکتۆر بابەتێک کە ئەمە تەوەر بە تەوەر بچمە سەر بابەتەکان لەسەر مەسەلەیەک سەرەتا پاراستنی شوێنەوارەکان دواتر بچمە سەر کنەوپشکنین و داهات و مۆزەخانە و بکردنی بە گەشتیاری ئەو دەنگەکە زۆر لاوەزە کاکڕێبیانە هەل لەسەر بابەتی پاراستی شوێنەوارەکان ئەو یاسایی کە باست کرد وەزان بەڕێزیشتانیشەکرد لە ئەندامانی ئامادەکاری ئەو یاسایە ئێستا لە چ قۆناغێکایە کەی ئەو یاسا پەسەند دەکرێت کە ئەو یاسا پەسەند کرا دەتوانرێت بە شێوەیەکی باشتر ناوچە شوێنەوارەکانمان بپارێزرێن لە ناو یاسایەدا هەیە کە پۆلیسی شوێنەوار دروست بکرێت؟ ئەو یاسای من ئەندامی ئامادەکاری ئەو یاسایە نیم بەڵام بەڕاستی مەسەن لە زۆربەی زۆری شتەکان زۆر زار پرسیارم ئاڕاستە دەکرێتەوە پرسم پێ دەکرێت لە هەندێک بابەت و ئەو مادانێک کە پێویستن ناو یاساکەدا هەبن بەڵام ئێمە تمۆحی زیاترمان هەیە لە دەوڵەمەندکردنی یاساکە چونکە تۆ هەندێک دەقی یاسا هەیە یاسا ئەوە وەکو باسمان کرد دەقی قورئان یان دەقی کتابی ئاینە پیرۆزەکان نەگۆڕێت ئێمە دەبی یاسایەک ئامادە بکەین ئەو یاسایە ینی بتوانین هەم شوێنەوارەکانی هەرێمی کوردستان پارێزین و هەم بتوانین وەکو ئاماژەت پێدا شوێنەوارەکان بە گەشتیاریکردنیان وەروها ببنە بتوانین زیاتر مێژوو کللتوری ئەو ناوچەیە و شارستانیت ینی بێگومان هەرێمی کوردستان یەکێکە لە ناوچە هەرە گرنگەکانی سەتای دروستبوونی شارستانیت و بنیاتنان و دانانی یەکەم خشتی بناغی شارستانیت لەو ناوچەیە و ئێمە لە ئەنجامی کنەوپشتینەکانی ساڵانە ڕابردوو چەندین پێگەی شوێنەواری گرنگ ینی کە لە ئەنجامی ئەو کنەوپشتینانە بەدەرکەوتن کە دەگەڕێنەوە بۆ دەیان هزار ساڵ بەر لە ئێستا چەندین هزار ساڵ یعنی وەکو بێستان سوور و هەروەها بڵین ئێمە ئەشکەوتی شانە دەر و ئێمە چەندین ناوچەی دیکەی گرنگمان هەیە لە هەرێمی کوردستان دەتوانێت سوودی زۆری لێوەربگرین و بتوانین چۆن بتوانین ئێمە لەو سەردەمەدا لەو قۆناغەدا بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەتی ینی مۆزەخانەکان وەکو ئاماژەم پێدا لە سەرەتای قسەکانم ینی مۆزەخانە تەنها ئەوە نییە ینی بۆ پاراستنی پارچەی شوێنەواری بەڵکو ناوەندێکی معریفیشە هەم بۆ خوێندکارانی قۆناغەکانی بۆ قوتابی خوێندکارانی قۆناغی سەرەتایی تا دەگاتە زانکۆ بۆ شارەزابوون لە شوناس و هەروەها مێژوو شارستانیەتی وڵاتەکەیان و بێگومان بۆ گەلانی هاوشێوەی ئێمە مۆزەخانە و مۆزەخانەکان زۆر زۆر گرنگن کە ببنە ئەو شوێنن کە ببنە ناوەندی پردی پەیوەندی نێوان ئێمە و گەلانی دنیا کە بتوانین مێژوو شارستانیەتی ناوچەکەیان پێ بناسین هەروەها بتوانین چەندین دەسەڵاتی ئەومان هەبێت لە چوارچەوەی یاساکەدا بتوانین چەندین زۆر مۆزەخانەی تایبەتی کللتوری بە تایبەتی کللتوری و کەلەپوری بکەینەوە کە ڕنگدانەوەی واقعی هەرێمی کوردستان بن لە ڕابردوودا تا ئێستاوە بتوانین هەم ئەو کارەسات و نەهامەتیانەی بێزگە لە کارەسات و نەهامەتیەکان کە بەسەر گەلی ئێمە داهاتون لە هەمان کاتیشدا بتوانین لە ڕووی نەریت و فۆلکلۆری کوردستانیش و تایبەتی خەڵکی کوردستان و گەلی کوردستان لەو ناوچەیە کە یەکێک لە خاڵە سەرەکی و بنەما بەهێزەکانی ئەو ناوچەیە کە فرا ئاین و کللتوری جیاواز کللتوری جیاوازەکە بتوانین هەموو ئەوانە ڕنگدانەوەی واقعی ئێرە بن و بێتە خاڵێکی بەهێزی ناساندن و بەهێزکردنی پەیوەندیەکانی نێو ئێمە گەلانی ناوچەکە ئەجا هیوادارم یعنی ئێمە بتوانین ئەو یاسا لەو ئاسدابێەوە یاساکە لە دوا قۆناغەکانی دی ئێستا لەوێ زیاتر دیراسە دەکرێت بۆ ئەوی بتوان یاسایەکە کەمتر کەم و کوڕی تێدابی بتوان دەربکرێت. دکتۆر پێوەست بە بابەتی کنەوپشکنینەکان لە ساڵانی ڕابردووتە زیاتر تیمەکانوانەی بوون کە لە دەروی وڵات یاخود لە زانکۆجییانیەکان داات نەرێمی کوردستان و کنەوپشکنینیان ئەنجام دەدا هەندێک تیمی ناوخۆیش هەبوو ئەم ساڵ بۆی خەیرانی ڤایرۆسی کۆرۆنا و تیمانە نەهاتن بۆ ناو هەرێمی کوردستان بابەتێک پرسیارەکە ئەوەیە تیمەکانی تیمە لۆکاڵەکانی خۆمان شوێنەوارناسەکانی خۆمان
ئەو توانایی کنە و پشکنینانەتان هەیە کە ئەنجامی بدەن لە ناوچە شوێنەواریەکانمان ئەگەر تواناشتان هەیە چاوەڕی چی دەکەن بۆ دەست پێ ناکەن ئێوە کنە و پشکنی بۆ دەبێت تەنها چاوەڕی تیمەکانی دەرەوە بکەن. من دەمەوێت وەڵام پرسیارکە دەمە بڵێ تیمەکانی ئێمە کارمەندانی ئێمە ئێستا گەیشتنە ئەو ئاستەی کە خۆیان دەتوانن کنە و پشکنین ئەنجام بدەن و ساڵان ڕابردووش هیچ تیمێک بەبێ کادر و کارمەندانی شوێنەواری ئێمە لە هیچ شوێنێک کاری کنە و پشکنی ئەنجام نەداوە. بەڵام دەربارەی کاری هەڵکۆڵینی شوێنەواری پێویستی بە بودجێش تایبەتە کە پێویستە ئەو بودجەدا بن بکرێت. من بۆ وەڵام دانەوەی پرسیارەکەی جەنابێت ئێستا ئەو شەقامی 100 مەترێکە لە سلەیمانی دروست دەکرێت چەند ناوچەی شوێنەواری دەکەوێتە ڕێوی شەقامەکە پێویستی بە هەڵکۆڵینی بەپەلە هەیە. تیمەکانی خۆمان ئێستا لیژنەکان پێکاتن تیمەکانی خۆمان بە هاوکاری و پشتیوانی پارێزگای سلەیمانی کە بە سوپاسەوە هاوکارن لەوە کە بجێش تایبەت لەسەر حسابی کۆمپانیەکە دابین بکەن و وەتیمەکانمان بتوانن وەتیمەکانمان دەست بە کارەکانیان بکەن. بڵێ تیمەکانی ئێمە دەتوانن ئێستا کاری کنە و پشکنین بکەن و ئەنجامی بدەن و ئێمە پسپۆری بوارە جیاوازەکان ئامادەن. بەڵام بوونی ئەنجامدانی ئەم کارە پێویستی بە بودجەی تایبەت هەیە کە پێویستە لە هەر کاتێکدا ئێمە پێویستمان پێی بوو ئامادە بکرێت. بۆیە ئێمە زۆر جا باسی ئەوە دەکەین کە شوێنەوار پێویستە ینی دەسەڵاتی بڕیاردانی بە پەلەی هەبێ بە تایبەتی ناوچەکەی ئێمە هەرێمی کوردستان زیاتر لە بەپێی ئەو مەسح شوێنەواری ڕوپیەوە شوێنەواری ئێمە ئەنجاممانداوە لە ساڵان ڕابردوو نزیکەی 4000 ناوچەی شوێنەواری. دکتۆر داوای ئەو بودجێتان کردووە ئێوە لەلایەنی پەیوەندیدا لە وەزارەتی شارەوانی و لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بودجێتان بۆ دابین کە بۆی کنە و پشکنینەکانتان ئەنجام بدەن؟ بێگومان ئێمە پلانمان هەیە پلانێک بە تایبەتی لە سەرەتای دروستبوونی کابینەی نوێ دا ئێمە پلانێکماندانە ئێمە پلانێکمان هەیە ئەو پلانە هەموو شێوازەکانی داوامان کردووە. بەڵام بخۆت دەزانی بەهۆی ئەو دۆخی کڕۆنا و قەیرانی دیسان قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان نەتوانراوە و بجێە بۆ ئێمە دابین بکرێ. تەنها لەو کاتانە نەبێ ئەگەر پێویست بێ بە هەڵکۆڵنیەکی خێرا و بەپەلا بە هاوکاری لەگەڵ وەزارەتی شارەوانی دابینی بکەین بتوانین ئەو کارە ئەنجام بدەین. ئێمە داوامان کردووە داوا کراوە و ئێمە پلانمان هەیە هەم پلانی هەڵکۆڵین لەو شوێنانەی کە پێویستە و هەمیش ئەو شوێنانە دیاریکردنی ئەو شوێنانەی کە بۆ گەشتیاری دەشێن لەگەڵ گەشت و گوزار و هەروەها لایەنە پەیوەنددارەکان دیکە کە دوای ئەنجامدانی کاری پێویستی ئەوەی کە چۆن بشێنرێن یان تەئهیل بکرێن بە ئەوەی کە گەشت و گوزار یان لە ڕووی گەشتیاریەوە سوودیان لێوەربژێت. دکتۆر هەر وڵاتێکی جیهان ئەگەر خاوەنی مێژوویەکی هێندە گەورە و شارستانێتێکی هێندە گەورە بێ وەکو هەرێمی کوردستان و وەکو کوردستان بۆ تا نیعمەتێکی گەورە بووی چ لە ناوچە شوێنەواریەکانی بێ چ لە مۆزەخانەکانی بێ. زۆر جار دەبینین لە زۆر کە سەفەری وڵاتانی جیهان دەکەین گوندی گەشتیاری گەورەی شوێنەواری هەیە. دەچیتە ناو گوندانە بڕەپارەت لێوەردەگیرێت کۆمەڵێک بابەت هەیە لەوێ کە واد لێ دەکەن کە تۆ بابەتانیان بکڕیتەوە یاخود هەل لە ڕێبەری گەشتیارەکەی خۆتا دانراوە کە سەردانی مۆزەخانە و شوێنەکان بکەیت. ئەمانە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان نەکراون. بۆ؟ مەسلەی بۆ یەکەی جەناب بۆ نەکراون بێگومان یعنی هەموو ئەوانەی تۆ باست کرد ئێمە دەکرێت مۆزەخانەمان هەبێت دەکرێت گوندی گەشتیاریمان هەبێت دەکرێت ناوچەی سروشتی ئەوەی پێی دەوترێ نەشنال هێریتیج ینی هەموو ئەو شوێنانە هەن هەموو ئەو شوێنانە هەن لە کوردستان و دەکرێت ئێمە سوودی لێوەربگرین. بەڵام ئەگەر بەراورد بکەین ئیدارەی شوێنەوار لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ دنیای دەرەوە ئیدارەیەکی نوێیە. ئەوە یەک دوو لە هەرێمی کوردستان تاکو ئێستا شوێنەوار ئێستا خەریکە بێتە بابەت بێتە مەوزوع
من لە سەرەتا قسەکانشم ئاماژەم بەوەدا بۆ گەلانی هاوشێوەی ئێمە کە هەرێم بن زیاتر گرنگجیدان بە شوێنەوار و کللتور باشترە لەوەی کە پەنا بۆ هەندێکشت بین چووکە ئەوانە دەبنە عامیلی بەهێز بۆ زیاتر هاوکاریکردن و هەروەها ناساندنی وڵاتەکەمان و بەهێزکردنی پایەکانی هەرێمبوون یا دەوڵەتبوونی لە ئایندەشدا. ئێمە ئێستا لەسەر و بەندی ئەوەین کە هەنگاو بۆ ئەو پرسیاری کە جەنابەت باسی کرد بنێن و مۆزەخانەکانمان بەڕاستی یاین لەوە بینە دەرێت کە تەنها مۆزەخانەی پاراستنی چەند پارچەیەکی شوێنەواری بێت مۆزەخانە دەوێت بێتە بێزگەلەوەی کە یەکێک لە وەزیفەکانی پاراستنی پارچەی شوێنەواری هەروها بێتە ناوەندێکی معریفی و لە هەمان کاتیشدا بێتە ناوەندێک بۆ بژانەوەی وەکو داهات لە سەردانیکردنی گەشتیار و هەروەها خەڵکی ناوخۆش وە لە هەموو دنیاشدا ئەم شتا پەیڕەو دەکرێتەوە خەڵکی کوردستانیش کاتێک کە دەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ گەشت یان بێگومان لە ڕێبەری گەشتیاریەکەدا دیارە ئەو شوێنانەی کە شوێنەواری و مێژووین تێیدا ئاماژەی پێکراوە و دەچێت چێژێکی خۆشی لێ دەبیندێ و بێگومان کوردستانی شێچێکە لەو ناوچانەی کە هەروەکو سەرەتای شارستانیەت بێگومان ئەو ناوچەیە ینی پشتی شێری بەردەکەوێت لە دروستکردن و هەروەها لە قۆناغەکانی سەرەتایی ژیانی شارستانی و ژیاری بۆ مرۆڤ بێگومان دەکرێت ئێمە هەموو ئەوانە لە مۆزەخانەکان و لە بێزگە لە خودی مۆزەخانە شارستانیەکان هەروەها لە شوێنەواریەکانیش مۆزەخانەی موقعی ئامادە بکەین کە بێتە جێی سەرنجی ئەو گەشتیار و هەروەها خەڵکی خۆشمان چووکە تا ئێستا خەڵکی خۆشمان ینی بە تەواوی شارەزایی و ئاشنایی نییە بە مۆزەخانە دەبێت ئێمە لە قۆناغەکانی سەرەتاییەوە قوتابی خوێندکارانی خۆمان ڕابهێنین لەوە کە لە مۆزەخانەکان بەستنەوەی ڕابردوو و بە ئێستا و هەروەها ئەو ملا بەساتانەیە کە لە ڕابردوو و مقارنەکردنی ڕابردوو ئێستا بێکەوە کە بێگومان دەبێتە سەرچاوێکی گرنگی معریفی لۆ قوتابی خوێندکاران کە لە قۆناغەکانی ئامادەی و هەروەها لە قۆناغەکانی زانکۆ و هەروەها چەندین دیراسات بە تایبەتی لە بواری مێژووی بکرێت بە شوێنەوار بە تەنها ئەوە نییە ینی تەنها پەیوەند بە مێژووە بێت بەڵکو شوێنەوار زانست لە جیاجیەکان لە خۆی دەگرێت و هەر کاتێک تیمێکی شوێنەواری ئیش دەکات دەبێت چەندین پسپۆری بواری جیاجیای هەیە لە بواری ئەنترۆپۆلۆژی مرۆڤناسی کۆمەڵناسی هەروەها کیمیا و هەروەها بایۆلۆجی هەروەها ڕوەکناسی هەموو ئەو تیمانە بێزگەلەوە خوێندنەوەی زمانە کۆنەکان یعنی ئەو پسپۆرانە هەموو پێویستن چونکە هەر قۆناغە مێژوویە تعبیر لە شێوەک لە شێوەکانی شارستانیەتی مێژووی دێرینی ناوچەکە دەکات. دکتۆر کەفی بابەتی پاراستنی شوێنە کەلەپوریەکان ئەرکیکیە بە هەمان شێوە ئەرکی ئێوەیە چونکە ئێستا ئەوانی زیادە ڕۆیکی گەوریان دەکرێتە سەر بە تایبەتی خانووەکان دەڕوخێنرێن دەکرێن بە پرۆژە دەکرێن بە بینا دەکرێن بە گاراج کێ ئەرکی پاراستی ئەم شوێنانەی لەسەر شانەوە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەو خان و ئەو بابەتە کەلەپوریانش بپارێزێن جگە لە شوێنەوارەکان؟ کەلەپور بەشێکی گرنگی شوێنەوارە و با پلە یەک پاراستنی ئەرچی حکوومەتە و لایانی پەیوەنددار وەکو شوێنەوار لە هەمان کاتیشدا یعنی ئەرچی پاراستنی ئەوە دەکەوێتە ئەستۆی هاوڵاتیانیش ینی خەڵکیش ینی بەرپرسە لە پاراستنی خانووە کەلەپوریەکان و شوێنەواریەکان ئەوە بە هاوەهەنج دەکرێت لە نێوان خەڵکو و هەروە لە نێوان حکوومەت. بەتاکید ئێمە ژمارەیەش زۆر هەم گەڕەکی کەلەپوریمان هەیە و هەم بینا و شوێنەواریمان هەیە ئەوانە ینی بەشێکیان بڵکی خەڵکن ملکیەتیان بۆ خەڵک دەگەڕێتەوە و بەشێک لەو قەڵایانە ملکیەتەکەیان بۆ حکوومەت دەگەڕێتەوە وەزارەتی دارایی بەڵام دیستان بەشێکی زۆریان بیناکەیان کەوتۆتە ناو ملکی هەندێک خەڵکە تاپۆ و سەنەدی ملکییان هەیە ئەوانە پێویستی بەوە هەیە کە دیراسەیەکی باش بکرێ و چۆن بتوانین ئێمە قەرەبووی ئەو شوێنانێک کە پێویستن قەرەبوو بکرێنەوە
و بە شێوەیەک خەڵک بەغەڵەت لە مەسەلەکە گەیشتەوە بە تایبەتی لە مەسەلەی خانوە کەلەپوریەکان لە گەڕک کۆنەکانی شارەکان ئەوان دەکرێت ینی زۆر جار پێیان وایە مافی نۆژەنکردنەوەیان نییە مافی چاکردنەوەیان نییە دەستن دەیڕخێنن بە پێچەوانەوە ئەوان مافی ئەویان هەیە کە مڵکەکەی خۆیان بەکاربێن و لە ناویدا بێن بەڵام لە کاتی هەر گۆڕانکاری یەکتەیدا بەڕاوێژ و هەروەها لەژێر چاودێری و سەرپەرشتی ئیدارەی شوێنەواری و بەڕێوەبەراتی پەیوەنددار بێ لە شارەکە جا ینی کێشەیەک دروست بە ینی دەبێت ئەو هەڵەیە ڕاست بکرێتەوە و هەروەها ئەو خانوە کەلەپوری کولتوریانەی کە پێویستن خۆماڵە بکرێن ینی پێویستە بجەیەکی تایبەت هەبێ ساڵانە لەلایەن حکوومەتەوە تەرخان بکرێت بۆ ئەوەی بتوانێت ئیدارەی شوێنەواری لە کاتی پێویستدا بتوانێت قەرەبووی خاوەن مڵک بکاتەوە بە پێی قانونی خۆماڵەکردنی عێراقی کە کاری پێدەکرێت لە هەرێمی کوردستان ئێمە ئەرکمانە ینی پاراستنی ئەو خانووە کەلەپوری گۆڕک کەلەپوریان چونکە تعبیر لە بەشێک لە مێژوو شارستانیەتی میلەتەکەمان دەکا و پێویستە حکوومەتیش بەجددیتر ینی بە تایبەتی وەزارەتی دارایی کە ساڵانە بجێش تایبەت لەسەر داوای بەڕێوەبەراتی گشتی شوێنەواریان دەسەڵات شوێنەواری لە هەرێمی کوردستان دیاری بکات بە ئەو مەسەلانە چونکە ئێمە زۆر جار دەبینین بەهۆی نەبوونی بجێیەکی تایبەت دەبینی خانوێکی کەلەپوری هەیە مڕشی خۆشمانە یعنی ناتوانین سیانەیەک یان ئەوە چاکردنەوەی بەسیتی پێویستە بیکەین لەبەر ئەوە لەبەر کەم دەستی لەبەر نەبوونی بجێکی پێویست بۆ ئەو مەسەلەیە زۆر سپاس بەڕێز دکتۆر کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار سپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکارمان لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمان نبووی. ئەمڕۆ چل ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوای هاوکارمان هونەر ڕەسوول پامێری کەناڵی گەلی کوردستان و ڕۆژنامەی کوردستانی نوێ لە شاری ڕانیە و لە ناوچەی ڕاپەڕین هونەر بۆشایەکی گەورەی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و لە ناوچەکەدا بەجێشتووە لە کارە ڕۆژنامەوانیەکانی ئەمڕۆ بۆ مەراسیمێکی تایبەت لە شاری ڕانیە ساز دەکرێت چەند لایەنێک هەستاون بە سازکردنی ئەو مەراسیمە وەروە هاوڕێکانی و خزم و کە سوکار و کە سوکارەکەی و خانەوادەکەی ئەو مەراسیمەیان ساز کردووە و قسەکردنی زیاتر لەسەر ئەو مەراسیمە و لە سەرکارەکانی کاکە هونەر شوێکی ڕاستەخۆ دەچینە ڕانیە بەڕێز ئەرسەلا مەحموودمان لەگەڵای ڕۆژنامەنووس و لە هەمان کاتدا هاوڕێی هونەر کاکە ئەرسەلان بەیانیت باش سەرەتا پێم خۆشە بابەتێک قسێکمان بۆ بکەی لەسەر ئەو چالاکیی ئەمڕۆ و ئەو هونەر لەم ماوەی چ ڕۆژی ڕابردووە کە لە نێوتان نەبووە لە نێو ئێمەشان نەبووە لە گەلی کوردستان بۆشایەکی گەورەی بەجێهێشتۆ بێگومان لە ناوچەی ڕانیە و لە ڕاپەڕینیش بە هەمان شێوە ئەو بۆشایی بەجێهێشتووە لە نێوکاری ڕۆژنامەنووسیدا. زۆر سپاس بەیانی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باش ڕۆژێکی باش بۆ هەموو لایەکتان بەداخەوە چەند ڕۆژ لەمەوبەر میدیاکار و ڕۆژنامەنووسی سەرکەوتوو کاکە هونەر ڕەسوول پەیامنەری گەلی کوردستان و ئەندامی ئەنجومەنی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی سەکتەی دڵەوە جێهێشتین ماڵاوایی لێکردین کە هێشتا زۆر زوو بوو بۆ
ئەم کۆچە ناوادەی و بۆ ئەم ژیان ئاوایکردنەی و هاوڕێ ئەزیزەمان ئەو ڕۆژنامە نووزە سەرکەوتووە بەڵامی تر چ بکەین ژیان ئاوایە هوەر چۆن ژیانی بە عشق و خۆشەویستیەوە قبول کرد ئەوەندەی کە تەمەەن مەودایدا کار و چالاکی و هیمەتی خۆی کرد خزمەتی خۆی کرد ئاواش بە هەمان شێوە دەتوانم بڵم مەرگیشی ئاوە بە عشق و بە خۆشەویستیەوە و لە ناو شارەکەی خۆیدا لە شەقام و لە کاتی ئیشدا قبول کرد. ئەمڕۆ بڕیار وایە زنجیرێک مەراسیم بەڕێوە بچن بۆ تایبەتن بە ساڵیادی یا چلەیادی کاکە هونەر لەوانە پەردەلادان لەسەر وێنەی کاکە هونەر لە بانۆقەل کە دەکەوێتە نێوانی قەڵاتزێ و ڕانیەوە و هەروەکو پێشتریش ناوەندی وەرزش و لاوانی ڕانیا ڕاگەیاند بوو 31 چالاکی ئەنجام بدەن وەکو ڕێزگرتن لە تەمەنی کاکە هونەر تقریبان تا ئێستا 15 چالاکیان ڕۆیشتووە ئەم ڕۆژ بە تایبەتی بۆ ڕێزگرتن لە ویادا زنجیرە مەراسیمێکیان هەیە ئەنجامی دەدەن و دوانی ڕۆیش خزم و کەسوکار و هاوڕێ و هەڤاڵ و خۆشەویستانی کاکە هونەر لەسەر گەڵکۆکەی دیسان مەراسیمی کە ڕێزلێنان و جێڕانەوەی یادەوەریەکانی کاکە هونەر بەڕێوە دەچێت دەتوانم بڵێم وێڕای ئەو چالاکیانەش دیسان هەر لە ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزێ خولێکی ڕاگەیاندن بۆ ڕێزگرتن لە کاکە هونەر بەڕێوە چووە و بزانم ئێستا لە کۆتایی خولەکەدایە و هەر ئەمڕۆژ کوردستانی نوێی ئازیز پاشکۆیەکی ئادوانەیەکی تایبەت بە کاکە هونەر بڵاو کردوێتەوە لە دوتوێی یا دوتوێنامەیەکی بڵاو کردوێتەوە کە 4 لاپەڕەیە ئەمڕۆ ئەویش بڵاو دەبێتەوە. کاکە سەلام پرسیارم لەسەر ئەوە کرد بڵێ پرسیارم لەسەر ئەو بابەتە کرد بە نەمانی کاکە هونەر چ ڕۆژ دەبێت کاکە هونەر لە لێوتان نییە لە ڕانیا بۆشایی کاری ڕۆژنامەنووسی لە ڕانیە و لە ناوچەی ڕاپەڕین دروست بووە؟ بەدڵنیاییەوە فراغی کاکە هونەر ئەگەر نەڵم هەر پڕ نابێتەوە دەبێ بڵم بە ئاسانی پڕ نابێتەوە بەڕاستی ڕاستە هاوڕێکانی ستافەکەی بەردەوام لە کار و چالاکی نواندندان بەڵام ڕەنگە خۆشیان پێیان قبول نەبێگە بڵین توانراوە بۆشایی کاکە هونەر پڕکەینەوە بۆشایی کاکە هونەر هەربەرگەری کوردستانەوە دیار نییە دەتوانم بڵێم بە تەختیی هەواڵ و چالاکی هەموو سنوورەکەەوە دیارە ینی هونەر هەدادانی نەبوو بەڕاستی ینی لە نەشە و نەڕۆژ لە هەر ڕووداوێک هەر چالاکیەک هەر مەراسیمێک هەر شتێکە بووە لە سنوورەکە لە هەر وارێک بواە خۆی دەگاندێ و تەختی دەکرد و دەیگواستەوە بەدڵنیایەوە بۆشایەکی زۆر هەمومان دەرچی پێ دەکەین کە ئەو بۆشای لە ڕووی میدیاییەوە دروست بووە تەمەنا دەکەین گەلی کوردستان وەک هەمیشەکە کەناڵێکی پەروەردەکار و ئامادەکار و دروستکاری کادری باش و میدیاکاری سەرکەوتوو بووە ڕۆڵێکی باشتر ببینێ لە دروستکردنەوە یا پڕکردنەوەی فراغی کاکە هونەر و هاوڕێکانیشی بە هەمان شێوهیمەتی باشتر بکەن بۆی کە بتوانین بە هەموو لایەک فراغی کاکە هونەر هەم بۆ خزمەتکردنی منتقەکە تەسیراتەکەی بۆشاییەکەی غیابی کاکە هونەر کەمتر بکەینەوە لە سنوورەکەدا وەکو ڕەفاقەتیش بەدڵنیایەوە بۆشایەکی ڕوحی دەتوانم بڵم ئەبەدی لە ناو ڕفیقەکانی بەجێ هێشتۆ چکە کاکە هونەر کوڕێکی زۆر هادی و هێمن و لەسەرخۆ و زۆر خاوەن بەرزە مۆڕاڵ بوو هێمن بوو کوڕێکی زۆر کۆمەڵایەتی و زۆر حەزی لە ڕەفاقەت و دۆستایەتی بوو زۆر بەعشقەوە مامەڵی دەکرد بۆیە دەتوانم بڵێم ئەوەی کە هونەری ناسی بێت برادری دووری یا نزیکی بوو بێت خۆشی ویستووە و بەلایەوە گرنگ بووە و بەڕاستی ژانە دەستدانیشی بۆ شایەکی گەورەی ڕوحی بۆ دروست کردووە بەدڵنیاییەوە ئێمە دەتوانم بڵم هاوڕێکانی وەمان لێ هاتووە یعنی ئەگەر یەکتر دەبینین هەمومان ئەسەفێک دەکێشین ینی وەکەوەی پێمانەوە دیار بێ بە هەموو لاکمانەوە کە بۆشایی ئەو هاوڕێمان کاریگەری دەرونی لەسەر هەموو لاکمان داناوە کاکە سەلام لەسەر سنوورەکەش بەعام بەڵێ
وەکو ڕۆژنامەنووسێک وەکو هاوڕێیەکی هوەریش ئەگەر هەڵسەنگاندنێک بۆ کارەکانی هوەر بکەیت لە ماوەی ڕابردوودا و ئەم ماوەی کە لە نێوانتان نەبووە چۆن هەڵسەنگاندنی ئەو کارانە دەکەیت زۆر کەس لە سەرەتای کۆچی کاکەونەر ئەو قسەیان دەکردەوە میشە دووپاتیان نەکردەوە هەرچەندە کاکەونەر لە کەناڵێکی حیزبی کاری دەکرد بەڵام هەمیشە بە شوێن خەمی خەڵکەوە بووە هەمیشە بە شوێن گەاندنی دەنگی خەڵکی ڕانیە و ناوچەی ڕاپەڕینەوە بووە کار و ئیتیکی ڕۆژنامەنووسیەکەی خۆی لە یاد نەکردووە. لە ڕاستیدا هوەر ڕۆژنامەنووسێکی بەمانای وشە پیشەگەر بوو ئەو لە کاری ڕۆژنامەوانیدا زۆر جوێی بە ئیشی یا بە بڵێم شێوازی ڕواڵەتی نەدەدا بەهای دەدا ئیشەکەی بەپێی ئیتیکی ڕۆژنامەوانی مامەڵی دەکرد تەسەڕوفی دەکرد گوێی بەوە نەدەدا چ خۆی عرسکە چ ڕووداوێک یا هەواڵێک چالاکیەک بە مەبەستی تایبەت ئستەغلال بکە لە گواستنەوەیدا حتا لە وەرگرتنی میوانەکانیشی ینی گوێ نەدەدا بەوەی کە خۆی ئایا ئاستی ئەو کەسی کە وەری دەگرێ یان ئینتیمای ئەو کەسی کە وەری دەگرێ یان عشرەتی ئەو کەسی کە وەری دەگرێ یان شاری ئەو کەسی گوندی ئەو کەسی کە وەری دەگرێت چییە باگراوندی چییە ئەو مامەڵی لەگەڵ حەدەست دەکرد وەک خۆی ڕوودا و هەواڵ و چالاکی سنوورەکەی میوانەکانی دەگواستەوە و داخلی تەلەڤزۆنەکەی دەکرد ڕاستە تەلەڤزیۆنی گەلی کوردستان تەلەڤزیۆنیکی حزبیە و کەناڵی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام خۆ ئەو دوجار باش حزبەکەی خۆی دەناسی کە خەمخۆری خەڵکی کوردستانە شەرمی لەوە نەدەکرد وە قەت پێیوانە بوو دەبێ خۆشی و حزبەکەشی و کەناڵەکەشی سازش لەسەر خەمی خەڵک و گواستنەوەی ئازار و کێشە و معاناتەکانی خەڵک بکە وەک ئەوەی کە خۆی هەیە ئەو بە زمانی گەلی کوردستان بە زمانی ئیتیکی ڕۆژنامەوانی ئەو خەم و ئازار و مەینەتی و مەشاکیل و ڕووداوەکانی مەتقەکەی دەگواستەوە وەک خۆی پێشم وایە بۆ هەر ڕۆژنامەنووسێک کە خەمەکەی خەمی گەیاندن بێت وەک خۆی دەبێ بەڕاستی چاو لە کاکە هوەر بکە ڕاستە کاکە هوەر تەمەنێکی زۆر کەمیە بوو بەڵام بەڕاستی توانی بووی هەم لە ڕووی ئەداکردنەوە و هەم لە ڕووی تێگەیشتن لە پیشە و ئیتیکی ڕۆژنامەوانیدا زۆر باش خۆی پەروەردە بکە و زۆر باش بچێتە پێشێ و ببێتە جێی سەرنجی خەڵکی سنوورەکە و ببێتە جێی سەرنجی تەلەڤزیۆنەکەی و ببێتە جێی سەرنجی هەموو ئەو بەڕێزانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە بەرنامەکاندا قسە بۆ کاگونەر بکەن باوەڕ ناکەم هیچ برادێک لەم سنوورە کاگونەر شەو ڕۆژ تەکلیفی لێکردبێت ڕەتی کردبێتەوە لەبەرەوەی ئیتیکەکەی وابوو یعنی مۆرالی وابوو کاگونەر زۆر سپاس بەڕێز ئەرسەلان مەحموود ڕۆژنامەنووس و هاوڕێی کاکە هوەر کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بوویت.
لە کۆتاتەوەری بەرنامەکەماندا قسێک لەسەر بابەتی ناساندنی شاری سلێمانی دەکەی لەلایەن ڕێکخراوی ئاشتی و پێکەوەژیان لە عێراق. شاری سلێمانیان وەک شارێکی پێکەوەژیان ناساندووە. لەناو شاری سلێمانی چەندەنگێک و ڕەنگێکی جیاوازن. بگومان قسە لەسەر بابەتە سیاسیەکە ناکەین کە چەندی ڕێگی جیاوازیە، قسە لەسەر بابەتی ئاینی بابەتی نەتەوەیی دەکەین. شاری سلێمانی جگە لە ئاینی ئیسلام، ئاینەکانی مەسیحی، ئێزیدی، زەردەشتی، کاکەیی، چەندین ئاینی دیکەش هەن. هەروەها نەتەوە جگە لە نەتەوەی کورد، نەتەوەی عەرەبیش هەن. چەندین ئاوارە و پەنابەر لە ناو شاری سلێمانیە هەن. تاوەکو ئێستا گرفتێکی لەو شێوەیە دروست نەبووە لە شاری سلێمانی کە بنەماکەی بنەمایەکی ئاینی یاخود بنەمایەکی نەتەوەیی بێت. چکە لە دروست نەبوونی گرفتیش سلێمانی بە شاری پێکەوەژیان بەکرانەوەی باوەشی بۆ هەموو ڕەنگەکان، بۆ هەموو بابەتە جیاوازەکان ناوبانگە. هەر لەبەرەوەشە ڕێکخراوێکی عێراقی کە ئەم نازناوەی بە شار لە نێو هەموو شارەکانی عێراقدا ئەم نازناوەی بە شاری سلێمانی بەخشیوە. شاری سلێمانی بۆتە لانکەی ئەو کەمە ئاینی و تەنانەت بڵێن عەرەبیش کە یاخود ئاوارە و پەنابەرەکانی ڕۆژئاوای کوردستانیش یاخود ڕۆژهەڵاتی کوردستانیش کە گرفتیان لە ناوچەکانی خۆیان هەبووە هاتوونەتە ئێرە. سلێمانی باوەشێکی گەرمی بۆ کردوونەتەوە، لە مەسیحیەکان بێت یاخود لە هەر کەسێکی دیکە و هەر ئاینێکی دیکە بێت. ئەو ژمارانە زیادی کردو ژمارە کەمە ئاینیەکان لەندا و شاری سلێمانیدا. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆرە نەزاکەر حسێمان کردووە کە مامۆستای زانکۆیە لە بەشی ڕاگەیاندن و لە هەمان کاتیشدا ئەندامە یان ئەنجومەنی باڵای بزافی ئەنجومەنی باڵای بزافی ئاشتی ناوخۆیی کە پەیوەندیان لەگەڵ ڕێکخراوی ئاشتی پێکەوەژیان هەیە لە عێراق. دکتۆرە ڕۆژ باش بەخێر بێت. سەرەتا بیوەسمە بە تەوەرەکەی پێشوومەوە قسێک لەسەر کاکە هونەر بکەی وەکو مامۆستایەکی زانکۆ ئەگەر سێری کارەکانیت کردبێت چۆن کارەکانی کاکە هونەر هەڵەسەنگێنیت؟ بەداخەوە لە دەستدانی بۆ لە دەستدانی کاکوونەر و توانم بڵم کلێنێکی گەورەی لە ناو ڕۆژنامەگەری کوردی و لە ڕووی کارەکانی و جێگایەکی دیاری لە ناو هاوڕێکانی و ئێمە بەجێهێشتووە. لە ڕاستیا من وەکو ئەوەی مەدانیانی ڕاستەوخۆ ئیشم لەگەڵ کاکوونەر نەکردووە، بەڵام بە حکمی ئەوەی سکرتێری لێژنەی داکۆکیم و خۆشم لە مامۆستای زانکۆم و لە ناوەندە میدیاییەکان دوور و نزیک ئاگام لە زۆر لە کارەکانی کاکوونەر هەبوو. بەڕاستی ڕۆژنامە نووسێکی بەتوانە، ڕۆژنامە نووسێکی پیشەی بوو، ڕۆژنامە نووسێکی خەمخۆر و چالاک و ئەکتیڤ بوو. بەڕاستی ئەنی راپۆرتەکانی بابەتەکانی هەمیشە هەستە کرد بنەمایەکی قوڵی هەیە، دەیەوێت بەڕاستی بگاتە سەرچاوی کێشەکان، دەیویست وەڵام بۆ خەڵک پەیدا بکات. ینی کارێکی بەڕاستی پیشەیی و ئەتوانم بڵێم چ لە خوڵقیە، چ لە هەڵسو و کەوتیا، چ لە ڕەفتاریا، چ لە کارەکانیا ڕۆژنامە نووسێکی بەڕاستی بەتواناوە ڕۆژنامە نووسێکی سەنگین بوو و جێگەشی دیارە هەتاوەکو ئێستا توانم بڵم لە ناو میدیای بەتایبەتی باشووری کوردستان و بۆ کەناڵەکەشتان ڕەنگە جێگاکەی زۆرتر دیار بێت. دکتۆرە وای گەورە لی خۆش بێ و ڕۆحی شاد بێت ئینشاڵڵا. ڕۆحی شاد بێ و سەبووری بە کەسوکاری و بەتایبەتی خێزان و منداڵەکەی بدات. دکتۆرە لە بابەتی پێکەوەژیان لە شاری سلێمانی ئێوە هێندا کۆنتاکتان لەگەڵ ئەو ڕێکخراوە هەبێت کە وەزان چەند ساڵێکە کۆنتاکتان هەیە و کە چۆمەڵک چالاکیتان پێکەوە ئەنجام داوە. خۆی ڕێکخراوێکی عەرەبی عێراقین، چۆن ئەم نازناویان بە شاری سلێمانی بەخشی؟ خۆی ئێمە چوەک شاری سلێمانی بەڕاستی چووە کورد، هەر من ئەوەم دوێنێ ئاماژە پێکە لە وتارەکەشما هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەگەر بە مێژووی کووردا بڕۆینەوە ئەکرێت بڵێن ڕەمزی پێکەوەژیان و ئاشتی ڕەمزێکی ینی یەکێکە لە بەشێکە لە کولتوری کوردی وەکە کولتوری کوردی و تاکی کوردی بەڕاستی پێناسرێت. لەبەرەوەی کورد ئەگەر بە مێژوویە بڕۆیتەوە سێرەکەی ئێستا بۆ نمونە ڕێکخراوی نێودەوڵەتی دێن پارەیەکی زۆر خەرجەکەن بۆ ئەوەی ئازادی ئاینی و پێکەوە ژیانی ئاینی و پێکەوە ژیانی نەتەوەی دروست بکەن.
کورد بەبێ ئەمە لە مێژووی خۆیان ئەم پێکەوە ژیانی هەبووە وەبەت جوولەکەی لەگەڵا جوولەکە ژیاوە مەسیحی ژیاوە مەسەلەن زەردەشت ینی هەموو ئەتوانم بڵم لە ئاینی جیاواز لە زمانی جیاواز لە کولتوری جیاواز لە ناو کووردا ژیاوە لە شارەکانی کوردیان ئێمە چەند بگەڕێینەوە بۆ مێژووی شارەکانمان باسی نەتەوەی تر بۆکرێ باسی ئاینی ترت بۆکرێ باسی گەڕێکی جوولەکانت بۆکرێ باسی گەڕێکی مەسەلەن مەسیحیەکانت بۆکرێ قەبرسان هەیە مەسەن لە منتیقای هەڵەبجامە قەبرسانی مەسەلەن مەسیحیەکان بۆ ئەمە هیچ جووەکان بۆ ینی مێژووی ئەم کووردە و ئەم نەتەوە هەروە بەم فرەیە هاتووە بۆیە ئەمە ناسنامەیەتی لە ڕاستیە و بە تایبەتی شاری سلێمانی شارێکە شایەنی زۆر لەوە زیاترە ئەبوو ئەم خەڵاتە بەڕاستی ئێمە تەقدیری ئەو ڕێکخراوە عەرەبی ئەکەین هەر کەسێک کە ئەگەر بە وشەیەکیش بێت بەڕاستی خوێندنەوە و پێزانین و تەقدیری ئەم ناسنامەی و سیمایی کوردکە کە نەتەوەیەکی دڵساف و دڵپاک و پێکەوە ژیانە بەڵام دەبوو ینی پێمان خۆش بوو ئەم خەڵاتە بەڕاستی لە ئاستێکی گەورەترا بکرایە یعنی ناڵێم ئەو ڕێکخراوە لە شەنی ئەو ڕێکخراوە کەمکەمەوە جوهدێکیان کردووە هەوڵێکیان یاوە پێزانینێکیان هەیە بەوەی کە خۆیان یا هەند لە نەتەوەکەیان یا لە هاوڵاتیانی خواروی عێراقیان کە ئەم چەندین ساڵە هاتوچۆی شاری سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستانیان کردووە تەوەقعی ئەوەیان نەکردووە کە کورد بەم شێوازە تەبابێ پێکەوە ژیانی هەبێ احترامی بەرامبەر بگرێ هاوکاری بەرامبەر بکات بەرامبەر بتوانێت بە ئەمن و ئاسایش لەگەڵ یا بژی ئەنەک ئەم ڕێکخراوی تریشیان هەیە حەزەکە ئەم خەڵاتە بابە کوردستانی بابەتەکە تەنها پەیوەندی لەوانەیە ئێستا تۆ بڵێ لە ئاستی پەرلەمانی عێراقی بکرێ لە ئاستی حکوومەتی عێراقی بکرێ لە ئەسی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و تەنانەت نەتەوەگرتووەکان ئەم جۆرە نموزەچانە بە تایبەتی لە ناو ڕۆژەڵاتی ناوەڕاستە شارێکی لەو شێوەیە هەبێت کە ئەم هەموو فرە ڕەنگ و فرە دەنگی تیابێ دەبێت ئەوانە خەڵاتانە بکەن بەڵام بە دیوێکی کا پەیوەندی بە خۆشمانەوە نییە ینی تاوەکو ئێستا ئێمە گرنگیمان بە ئەهمیەت و سیری و بابەتەمان نەکردو خۆمە تەنها ئەم نازناوەکە بە شاری سلێمانی بەخشراوت پەیوەندی تەنها بە بەرپرسەکانیەوە نییە پەیوەندی بە تاک بە تاکیەوە هەیە پەیوەندی بە فەڕەنگی کولتوری و باگراوندی پێکهاتەی ئەم شارەوە هەیە پیاسە دەکات تاوەکو دوکاندارێک تاوەکو کەسێکی سادە ڕێز لە بەرامبەرەکەی دەگرێت پەیوەندی بۆ نیە چ ئاینێکی هەیە چ کولتورێکی هەیە چ نەتەوەیەکی هەیە ڕێز لە هەمووی دەگیرێت ئەمە بابەتەکە پەیوەندی بە خۆشمانەوە نییە نەمانتوانی وە ئەم بابەتە بکەین بە نعمەتێک بۆ خۆمان ینی لە زۆربەی وڵاتانی جیهان خەڵکە ئێستا ئەگەر بۆ نمونە بڵێ شاری سلێمانی نەمانتوانی و ئەم گرنگی پێ بدەین کەسێک لە دەرەوە بێ بڵێن ئەم کللتوری پێکەوە ژیانەی لەوانەیە ترسی هەیە بێتە عێراقەوە بەڵام ئەگەر ئەم ڕۆژجوانی سلێمانی پێشانبی بە ئاسانی بێتە سلێمانی ئەزانی چی ئەوە زۆر ڕاستە ئێمە وەکو کورد مقاوماتی زۆر جوانمان هەیە شتی زۆر باشمان هەیە بەڵام نەمانتوانیوە تەوزیف و تەوسیقی بکەینە بەڕاستی ئەم تەوسیقەش بەشێکی گەڕێتەوە بۆ میدیا ئەتوانێم تەوسیقە بکات بەشێکی گەڕێتەوە بۆ ئەوەی بەڕاستی ئەمە تا ئێستا لەبەرەوەی کە دەوڵەت نین کە کیانێکمانە نەمانتوانیوە زۆر لە مقاوماتەکانی خۆمان بتوانین تەوسیق بکەین و بیناسیێنین و بیکەینە دۆکیومنت و تەوزیفیکەین میدیامان نەیتوانیوە ئەوە بکە لایەنی پەیوەندیدارمان بەڕاستی نەیتوانیوە بۆ نمونە ئێمە گەشتیارێکی زۆر ڕۆژانە دێتە کوردستان میوانێکی زۆر لە ساڵانە دێتە کوردستان دێت ئەم کوردستانە ئەبینێت بەڵام ئێمە نەمانتوانیوە مێژووی ئەم کووردە ئایا بە مەتحەفێکی بەناوبانگ بێت ئایا بە پارێزگاریکردنی شوێنە ئەسەری و ئەسەریەکان بێت کە سەردانی بکەن ئایا بەبوونی کەتەلۆکێک یا کتێبێک یا بۆ نمونە ئێستا تۆچیتە هەر وڵاتێک زۆربەی وڵاتەکان لە مەتارەکە کتێبێکی گەشتیاریت ئەداتێ ئاماژەیە بەوەی کە چەند شوێنی کولتوری و ئەسەری و گەشتیاری هەیە کە ئەم گەشتیاریانە بچن سەردانی بکەن میدیا فیلم زۆر لە وڵاتانە فیلمیان کردووە بۆ ئەوەی بۆ نمونە تورکیا بەچی خۆی کرد لە 2010 تۆپی یەکەم وڵاتی سیاحی بوو لە عالەمە بەچی تورکیا ئەمەی کردووە بە فلیمەکانی ئەمەی کردووە لە ناو فلیمەکانیا تەسویقی بۆ شوێنە گەشتیاریەکانی کردووە تەسویقی بۆ شوێنە مێژوویەکانی کردووە بەڵام ئێمە لەبەرەوەی تەسویقمانە لەبەر ناتوانین تەوزیف و تەوسیقی دەستکەوتەکانمان مقاوماتەکانمان بکەین یعنی ئێمە ئێستا ئێمە ئەڵێن ئەوروپا ئێستا ئیشەکە لە ئەسڵی ئەوروپا ڕێسیستی هەیە خۆی
یعنی ئێستا بچۆ ئەو وڵاتانی کە جالیان هەیە لە جالیە کۆنەکان بپرسە یەکەمین جالیە بۆ نمونە کە چۆتە وڵاتێکی ئەوروپی باسی ئەکاکە نەیانوێراوە لە ماڵەوە بێنە دەرەوە بە مروری زەمن هەتا ئێستش هەندێک مەناتقی هەندێک گەڕێکی هەندێک شاری ئەوروپا هەیە جالی بۆ نانێرن لە بەرەوەی عنسوڕین و هەر ئەو شەوە بار بەو ماڵە ئەکەن ئەگەر دەرگاکانیان شکاندون ئەگەر پەنجەرەکانیان شکاندون بەڵام بگەڕێرەوە بۆ مێژووی کورد لەکەیە بەفرە ئاینی تێکەڵی ئاینی ژیاوە بگەڕێرەوە چ بۆ هەڵەبجە گەڕێکی جوولەکان کۆنتترین گەڕێکی شارە کۆنتترین مزگەوتی هەڵەبجە لە ناو گەڕێکی جوولەکانە لە ناو عینەکە ئەو ئاینانە پێکەوە ژیاون ژن و ژن خوازی هەبووە لە نێوانیانە یعنی هەتاوەکو ئێستش هاوڕێتی و دراوسەتی پیرەکان کە باسیەکەن چەند بەخۆشی لەگەڵ جوولەکە و لەگەڵ نەتەوەکانی تراژیاون وڵاتیان کە ئێستای دێن مەسەلەن ئەڵێن ئێمە دیموکراسیەت و فرەین و پێکەوە ژیانینە وڵاتانە ئەوان ئێستا خەریکی ئەمن ئەمە لای ئەوانە بێتە کولتور کە ئێمە لە ئەسڵی مێژومانە کولتور بووە لەبەرەوەی من نەمانتوانی ئەو شوێنە گەشتیاریان نەمان چکە ناتوانین فیلمێک بەرهەم بێنین کە تەسویق بۆ شوێنە گەشتیاریەکانمان بکە شوێنە ئەسەریەکانمان نەماون کو ئەو گەڕەکانەمان ئەو شوێنانەمان دکتۆر بووی لە بابەتەکە لانین لەسەر مەسلەی پێکەوە ژیانەکە فۆکس بکەین ئێستا ئەم بە نازناوە بەخشێنراوە ینی کەسێکیش بەخشوێتی ڕێکخراوێک نییە بڵێن ڕێکخراوێکی کوردیە یاخود لۆکاڵیە بۆ ئەوەی کە شارەکەی خۆی بارز بکات ڕێکخراوێکی عەرەبیە پێی بەخشیوە لە هەناو هەموو شارە عەرەبەکانی دیکەی عێراقا هاتووە بسلێمانی هەڵبژاردووە چۆن بتوانین ئیستیسماری ئەم بابەتە بکەین ئێستا یاخود هەنگاوی داهاتووی سلێمانی دەبێت چی بێ لە ڕووی محافەزە لە ڕووی دانیشتوانەکەی لە ڕووی لایەنە بەرپرسەکانی چی بکەن چی دیکە بێ بکەن ئەو ڕێزلێنانە من بەکەمی نازانم ڕاستە بەڕاستی ئێمە ژۆک و سلێمانی ئەو گرنگیەمان هەم پێنەدا ئامادەکاریەکی باشمان نەکرد بوو کەمە ڕاستیمێکی گەورەی بۆ بکەین چونکە هەر چۆنێک بێت تۆ ڕێکخراوێکی عێراقی عەرەبی تە نازان مەزهەبی جیاواز بێ لەگەڵ ئێمە من زۆر نەچوومانە چکە ئێمە بەڕاستی ئێمەش زۆر ناسراییمان نەبوو لەگەڵیانە تا بزانین ئەمانش ئایا فرەین ئایا چینەکەن دێت خەڵاتی شارێکی کوردی ئەکات و ناو شارێکی کوردی تەحدیدەکە وەک شاری ئاشتی و پێکەوە ژیان ئەبێمە بەڕاستی تەقدیری بکەین ڕاستە ئێمە لە من وەک خۆم کە لە ناو ڕێکخراوەکەی بزافی ئاشتیا بووم ڕاستە ئەمە بەڕاستی بەهۆی بزافی ئاشتیەوە ئەو ڕێکخراوی کە چەند ساڵێکە بۆ ئاشتی و پێکەوە ژیان ئیشەکە توانیوێتی ئەم پەیوەندی و هەماهەنگی و کاری هاو بەش و یەکتر ناساندنە لەگەڵ ڕێکخراوە عەرەبیەکانە لە بە خواروی عێراقا دروست کات و ئەوان بێن سەردان بکەن و ئەوان بێن کورد ببینن و ئەوان بێن دکتۆر پرسیارەکەم لە کاتەکەم زۆر کەمەوە هەنگاوی داهاتوو چی بێ لە سلێمانیا چی دیکە بکرێت ئێستا بەڕاستی ئەڵێم سلێمانی خاوەنی وەکو ئەو ڕێکخراوەش باسی کرد زۆر مقاوماتن و زۆر دەستکەوتین و زۆر شتی کولتوری و فەرهەنگی و مێژووی جوانمان هەیە مادەم ئێمە کراوین بەڕووی گەشتیارە مادەم کراوین بەڕووی ئەجانب و بێگانە دەبێ بەڕاستی ئێمە ئەم دەستکەوتانەمان و ئەم شوێنە ئەسەریەمان و ئەو باگراوندە کولتوریەمان و ئەو شوێنە مێژووی و ئەسەری و سیاحیانەمان و ئەو ڕەفتار و هەڵس و کەوت و پەروەردەی کورد کە هەیە کە خەڵکێکە لە دەرەوەیە جارێک دێ جاری دووهەم بە خۆشکەیفیەوە باسیەکەەوە بە شانازیەوە باسیەکە بەڕاستی سوود لەمە ببینین بتوانین تەسویقێکی بۆ بکەین تاوەکو لە ڕووی ئابوووریەوە تاوەکو لە ڕووی نەتەوەیەوە تاوەکو لە ڕووی مێژوویەوە تاوەکو لە ڕێی کولتوریەوە بەڕاستی ئیستیسمار بکرێ وە سوودی لێ ببینین ئەم بابەتە چۆن بکرێ زۆر بە کورتی میدیا ڕۆڵێکی سەرەکی بینێلەوە ولا ئێمە بتوانین لە میدیامانە بەهۆی میدیامانەوە کوتم بە ئەفلاممان بە بابەتەکانمان شوێنە مێژوویەکانمان شوێنە گەشتیاریەکانمان هەستناکە پێویستی بە هەڵمەتێک هەیە ئەم بابەتە پێویستی بە هەڵمەتێک پێویستی ئەزانی بە پرۆسە بیگەێنیتە هەموو لایەک پێویستی بە پرۆسەیەکە کە پێ ئەوترێت تەسویق ئەم تەسویقە ئیتر بە میدیا بەشێکیکەیت بە وەزارەتە پەیوەندیدارەکانی وەکو گەشت و گوزار و وەزارەتی شوێنەوار و نازانم ئەم وەزارەتانی کە پەیوەندن بەوانە وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی پارێزگای سلێمانی بۆ خۆی ینی ئەمانە هەموو پارێزگای سلێمانیش پارێزگای سلێمانیش خۆ لە ئاسیەر ئیداری حکومڕانیەکایە بەڕاستی ئەویش ئەتوانێت یعنی ئێمە ئیسیفادە بکەین لەمە ینی ئەم هەموو گەشتیاری و میوان و خەڵکی کە دێت سوود لە وڵاتە ئەبینێت تەنها ئەوە نەبێ بێت لێرە جەوێکی خۆش وەرگێ بەڵکو بێ لێرە لە تۆ تێبگات کولتوری تۆ بخوێنێتەوە مێژووی تۆ گرنگترینشت ئەوەی ئاشناشی بکەیت کە ئەمە هەیە لە ناو سلێمانیا ئاشناشی بکەی ینی بەڕاستی ئێمە لە مەدخەلی شارمانە لە بازگەکانمانە لە فڕۆکەخانەکانمانە کەتەلۆکێکیشمان نییە ئەو خەڵکە دێت باوەڕ کە خەڵک جاران بەوەی زڵم نەکەین ڕێبەری هەبوو بەڕێوەبەتی گەشت و گوزار وەزان ئێستا بە بۆنێ ئاکرێ ئەو شتانە ببێ بەڕاستی بۆەوە گەشتیارەیەت سوودمەند بێ بۆ خۆی و تۆش بناسێت
و سوودی ئابووریش و کولتوری و فەرهەنگی و مێژووی و نەتەوەی بۆ ئێمە زۆر بگەڕێتەوە. سپاس بەڕێز دکتۆرە نەزەکات حسێن مامۆستای زانکۆ و ئەندامی ئەنجومەنی باڵای بزافی ئاشتی ناوخۆی سپاس دەکەین بۆ تۆرە لەگەڵمانە بووی سپاس بۆی کە تاو کوێسە بینەرمان بوون سپاس بۆ هەوکارانم بەرگە بابەتەکانی بەرنامەی ڕوان پێشکەشکردن تا بەرنامەی سبەی خواتان لەگەڵ و شاد و تەندروست بن.